دووبارە سڵاوت لێبێ بە جدی گەرمایەکی ئەوەندە تااقەت پڕووکێنە کە نەک تەنها مرۆڤەکانی دی تەکنەلۆژیا و کەرستەکانی بەردەستشمان لە بەرهەمبەریدا بەرگە ناگرن. من باسم لەوە دەکرد کە ئەو شوێنێکی ئێستا منی لێم بەنداوی سەرچاوی پێدەگوترێت لە شارۆچکەی سەرچاوە سەر بە ناحیەی بێتواتە لە دەڤەری ڕاپەڕین. بێگومان ڕۆژی یەکەم و دووەمی جەژن لە هەموو شوێنێک وایەوە بەتایبەت لە دەڤەری ڕاپەڕین کە خەڵکی زیاتر لە نێو شارەکاندا سەردانی خزم و کەسیان دەکەن و لە ڕۆژانی سێم و چوارەمیشدا زیاتر دێنە شوێنە گەشتیارەکان. ئەو شوێنێک مەیلینە بەشی دواوەی پردەکە گەر هاوکاری کامێرەمانم لەگەڵم بێت بەنداوەکەیەوە لێرەدا بەم چەشنەکە ئاوەکە بەردراوەوە خەڵکانێکی زۆر دێن لێرە هەم بۆ وێنەگرتن هەم بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەربەر لەبەرەوەی کە ئەم ساڵ جەژن لە پلەیەکی بەرزی گەرمادا بوو خەڵکی زیاتر هەوڵ دەدەن بۆ هاتینا بۆ ئەم شوێنانە لە کەشێکی خۆشتر و فێنکتردا کات بەسەربەرن. من دەمە باسی ئەوشکەم کە لەبەر ئەوەی کە ئامارێکی فەرمی لەم دەڤەرە نییە بۆ ئەوەی کە بزانرێت ڕێژەی چەند گەشتیار هاتوۆتە ئەم ناوچەیە، بەڵام ئەو کەسانەی کە لێرن فرۆژگان هەیە کە پرەگەشتیارەکانی ئێرە باس لەوە دەکەن کە لەم جەژنەدا بە هەزاران کەس سەردانی ئێرەی کردووە بەتایبەت لە شوێنەکانی وەکو پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی و لە ناوچەکانی سۆران، خەلیفان، حاجی ئۆمەرانیش خەڵک دێ بۆ ئێرە. ئێستا لە لای منەوە هاوڵاتیەکەیە کە ئەو باسی لەوە کرد لە هەولێرەوە لەبەر ئەو گەرما تااقەت فڕوکێنە هاتووە. سڵاوتان لەبێ کاکەگیان، جەژنتان پیرۆز بێت. چۆن بۆ بڕیارتدا لەگەڵ خاو و خێزان بێن بۆ ئێرە؟ بەێ وڵی بابنێن پێشترێکە جێمان لێ بوو ئەوەی سەدی هەیە کە هاتین وڵی بەڕاستی زیەکی زۆر خۆش و زۆر دڵگیرە. هیوادارم خەرەکەم ڕوو لێکوانە بکە بەس وڵی خەدەماتی کەمە بۆ خزمەت گوزاریەکان خزمەت گوزاری نییە. لۆ نمونە ئەوانەی لە هەولێرن برێ خزمەت گوزاری سوکە بە پارێ ئەوەیە کەرتی تایبەتە زۆر بەس ئێرە بەڕاستی لە برێم بەڕەلایە. هیوادارم حکومەت زۆر ئاوڕێکوانە بداتەوە بیکاتە جێگەشتار چیچکە بەڕاستی شانی هەموو شتەشێ و دەڤەرە. زۆر سپاسان دەکەم جێژتان. بەڵێ من دەمێ باستەوەشکەم هەروە کۆمە هاوڵاتیە باسی لەوە کرد. ئێرە شوێنێکە کە خەڵکانێکی زۆر سەردانی دەکات، بەڵام ئەگەر هاوکاری کامێرەمانم نیشانیدا ئێستاش ئەو پاشەڕۆیانەی کە لێرن ئەو دیمەنانن کە لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەژن هاوڵاتیان هاتوونە تێرە تا ئێستا پاک نەکراوەتەوە بەم شێوەیە بەجێ هێڵدراوە. ئەم بەنداوە خەڵکانێکی زۆر بەتایبەت لە کاتژمێر 3 تاوەکو 7 و 8 ئێوارەش خەڵکانێکی زۆر سەردانی ئێرە دەکەن و بە مەبەستی مەلەکردن و بەسەربردنی کاتێکی خۆش وە کوتم لەبەرەوەی کە لە شارەکاندا گەرمایەکی زۆر تااقەت فڕوکێن هەیە هاوڵاتیان سەردانی ئەم شوێنانە دەکەن. ئێستا لێرە چەندین خێزان هەنەکە خەریکی وێنەگرتن و مەلەکردن و بەسەربردنی کاتێکی خۆشن وە کوتم جەژن لە ڕۆژی چوارەمین و کۆتایی لەم دەڤەرە بەم چەشنە بەڕێوە دەچێت. بەڵێ باخان